چیەکەن بابیکەن ئێمە بە ڕووبار خوێنمانداوە بە ڕووبار مزجێنیشتان بدەمێ یەک بز لە خاکمان نەیداوە ناشیدەی ئێستا ئەوێتن بە چواروەلەکە عەرەبی هاوردەوە ئێمە جێبێلین خاڵی خاوە و با بۆ خە لە جێ گای بخەوێتن ئەوان بتوانن ئەو بەڵگەنامانە بێنن و بەرەنگارم ببنەوە ئەگەر ڕاستی شەکەت ئەوانە هەم ئەو بەڵگەنامانیان هەیە کاک ئەحمەد بابێنێتن من بۆ جێ دەلم بابێنێتن ئێمە بۆ جێ دێلین بۆیش بە عەرەبی قسەم کرد بابێتن لە کەناڵێکی چەند کەناڵێکی عەرەبی بێ کوردەکان نێن چوار حاکمی عەرەب دابنێن حاکمەکانیش عەرەب بن ئەوان ئەگەر بەم نفوس و بەم بەڵگەنامانەوە هاتن ئەو کاتە ئەتوانێت قسەم لەگەڵا بکاتن داوای دوو لە ڕووی حازرێن گوفەکەکەم لێ بکاتن نەخاکەکەم لەبەرەوەی گوفە هەتا ئێستا مزجێنیشتان بدەمێ یەک بز لە خاکمان نەیداوە ناشیدەی بە ئەوان بزانن اینجا پەت بە زامانی ملی محەممەد ئەمین ڕاکێشن ملی ئەحمەد ڕاکێشن چیەکەن بابیکەن ئێمە بە ڕووبار خوێنمانداوە بە ڕووبار وەڵا ئەو خوێنە لەسەر کەرکک ڕژاوە لە بکرا بە ڕووبار و کۆ بکرا بە ئێستا لە زەیەکە زیاتر ئەڕۆیشت دەست بەرداری نەبووین ئێستا ئەوێتن بە چواروەلەکە عەرەبی هاوردەوە ئێمە جێبێلین خاڵی خاوە و با بۆ خە لە جێ گای بخەوێتن